막상 혼날 때는 되게 겁나는데 지나고 보면은 배우는 게 되게 많죠. 그리고 뭔가 물어봤을 때 바로바로 정확하게 가르쳐 주시니까 저희 배운 입장에서는 너무 좋은 선생님 같아요. 아직도 제가 가야 할 길은 정말 멀었는데 지금 미흡한 음식을 물론 최선을 다했어요. 하지만 이 완벽에 가깝지도 않은 음식을 먹고 드시면서 굉장히 좋아해 주실 때 이 친구는 잘 선택했구나. 그 컴플리먼트에 의해서 기뻐하는 제 자신을 발견할 때 뭔가 큰 상을 받아서 남들이 판단하는 기준에 큰 게 아니라 제가 만족하는 거잖아요. 제 자신이 그런 큰 만족을 얻었을 때 잘한 것 같아요. 누가 어떻게 생각하든 내가 이런 걸로 행복한 거 제 자신을 봤을 때 잘한 것 같다. لە تەقینەوەیەکدا لە ئەفغانستان دەیان کوژراوە و برینداری لێکەوتوەتەوە. بایدن گەشتبینە لەبارەی پێشکەوتن دژ بە کۆڤید-19. بلینکن دەڵی تێران کاتی بەدەستەوە نەماوە بۆ دانوستاندن. تەماشاچی لە خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشاتنەوە ڕای بەڕامەی کورکۆنەکشن دەمژمار 9 شەوەکی وەدەمە واشنگتن 15 مانگە دەیە ساڵە 2021 ئومیدوارم دەمێگی خۆش وەلمان بوونە سەر. جە عالی مژی ئەدەم باش گوهدار و بینەرێن هێژا. بکێمی 32 کەس هاتن کوشتن و 53 کەس جی بریندار بوون دە ئەنجاما تەقینەکێدا لە مزگەفتەکە شیعە ئیرۆئینیە لە باژارێ قەندەهار یە ئەفغانی. چاوکانیەکە بژیشکی لە نەخۆشخانەیە قەندەهار هەژمارە کوشتی و برینداران پشتڕاست کرد. ئەگەرە وان تەقینان دەمودەست نەهاتیە دیارکردن لێ ئەو هاتن پشتی هەفتەیەکێ ژە ئێریشەکە خۆکوژ لەسەر نوێژکارên شیعە لە باژارێ کوندوز یە باکوورێ ئەفغانستانê. داعش بەرپرسیا وێ ئێریشی خستبوو ستویە خۆ. دیدەوانێکی ژە ئاژانسا AFP یانوچیان ڕەگوت کۆ وی سێ تەقین لە ناو مزگەفتا قەندەهار بihîst یەک جوان لە بەر دەریێ سەرەکی بوو یەک جی لە باشوورێ مزگەفتێ بوو و یا دن jî li devera kolnivîşkar lê destnivêj dikin. سەرۆک جۆ بایدن ڕۆژی پێنجشەممە گەشتبینی خۆی نیشاندا سەبارەت بەو پێشکەوتنەی کە ئەمریکا بەرامبەر بە کۆڤید-19 ئەنجامی داوە. ڕاپرسیەکانی ئەم دوایەدا وانیشانیدا کە وەستانی لەگەڵ ڕای هاوڵاتیانی ئەمریکادا لەگەڵ دۆخی پەتاکە لە وڵاتەکەدا تێکەڵا. لەگەڵ کارنامەی یاسادانانی خۆی لەبارەی ژێرخانی ئابووری و خەرجکردنی کۆمەڵایەتی کە هێشتا بریاری لەسەر نەدراوە ڕۆژی پێنجشەممە جۆ بایدن پێشڕەوی نیشاندا لە شەڕی وڵاتەکەدا دێژ بە پەتاکە ئەو ئەمریکانەی دڵنیا کردەوە کە سەرکەوتنی بەڕێوەبەرەتەکەی لە شەڕی دژ بە پەتاکەدا کلیلیکە لە توانایی کشانەوە لە سیاسیدا کشانەوە لە ئەفغانستان و هەروەها بەرزبوونەوەی نرخی غاز و هەڵاوسان و بەرزبوونەوەی ژمارەی کۆچبەران لە سنووری ئەمریکا و مەکسیک هەمویان کاریگەری هەبووە لە هاتنە خوارەوەی ڕێژەی دەنگدانەکانی بایدن لە ڕاپرسیەکاندا. وەزیرە بەرەڤانیا ئەمریکا لۆید ئاستن بەرێ خۆدەدە ئەوروپایش بۆ پێکانینا گوت و بێژان لەگەڵ هەڤالبەندên ئەمریکا کۆ دەربارەی رووسیای بفکارن و هەروها کا divê ناتۆ بالا خۆ بدە سەر چ پشتی دەرکەتنا wê ji Efganistanê. وەزیرê berevaniya ئەمریکا لۆید ئاستن هەفتەیا بێ diçe ئەوروپayê di hewildanekê de ji bo bihêzkirina peywendiyan لەگەڵ هەڤالبەندên ئەمریکا.
Stops will include Georgia, Ukraine. قۆناغên سەرداناوی دê جۆرجیا، ئۆکراین û Romanya bin û dê bi kombûna digel hevbendên me di kombûna Bruxelles ya wezîrên berrevaniyên NATO bi dawî were. گورجستان، اوکراین و رومانیا همو لسر دریای رشن. جبو روسیا، اف دریای آوا گرم درگهکه گرینگ جبو ریین بازرگانیه ین دریای سپی. رومانیا نه هوال بندک ناتویه و اوکراین و گورجستان جی دخوازن تبلی ناتویه ببن. هنک دورین هر دو ولاتان جالیه هیزن روس یان جی هیزن سرب روسیا و داگیر کرینه. For senior American leaders to go to Georgia and Ukraine and tell gelkî giring ga rêberên Amerîka herin Georgia û Ukrayn û bêjin gelên wan yên azad ku xebat lê dijî dagirkirina Rûsya kiriye, em we ji bîr nakin. Em dixwazin piştevanî li we bikin û dema ku zordarek hevsûnûrekî xwe yê demokratîk dagîr bike, Amerîka bêhelwîst namîne. Bi salanek û Pentagon hewl dide bala xwe bêtir bide ser hevrikên xwe anko Rûsya û Çîn. Bowman dibêje divê Amerîka şiyan û hevalbendên leşkerî hebe da ku amade be eger van her du welatan dest bi şerekî li gel Amerîka kir. China and Russia are more aligned than they have. Hevbendiya Çîn û Rûsya gelkê bêhêztir e ji salên 1905-yan. Evca nedûre Amerîka û dostên xwe rastî dijminatiya li heman dema Çîn û Rûsya bibin. Rola Amerîkaya leşkeriye rastî rexneyan hat piştî awayê ku şerê li Efganistanê meha tebaxê bi dawî bû. Taliban dijminê hêzên Efgan û yên navnetewî bo 20 salan niha êdî vegeriyaya desthilatê û hinek destkeftên civakî jî pêra ji dest hatine dayîn. Karbidestên berevaniyê ji dengê Amerîka re dibêjin ku Astin û hevalbendên NATOyê dê hefteya bê wêyekê gotûbêj bikin ka dê baldana xwe ya leşkerî deynin ser çi deverê li vê dema ku hêzên NATOyê ji Efganistanê derketine. نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. وزیر دەرەوەیی ئەمریکا ئەنتنی بلینکن و هەفتای خۆی سعودی فەیسەل بن فەرحان لە واشنگتۆنا پایتەخت کۆم بوون. هەردوو کاربدەستان بەرنامە ناوۆکیە ئیرانێ و دانوستاندنên ناونەتەوەی یەن گرێدایی وێ گوتوبێژ کرد. وان هەروەها بەحسا هەنێک مژارên هەرێمی و ناونەتەوەیی یەن گرینکردن di nav de jî bihêzkirina hevkariya stratejîk navbera herdû welatan. Wezareta Derve ya Erebistana Siûdî jî ragihand ku Wezîrê Siûdî herwiha li gel Rab Mewî nûnerê taybet yê Amerîka bo Îranê jî kom bûye. ئانتنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا گوتی کات بۆ ئێران بەدەستەوە نەماوە بۆ ئەوەی بگەڕێتەوە بۆ دانوستاندنەکان لە ڤێننا پایتەختی ئۆتریش بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنی ناوەکی ساڵی 2015 ئێران و ئەمریکاش ئامادە بوو ئەگەر بێتوە ئیران بە نیاز باشیکەوە دانوستاندن نەکات بژاردیتر لەبەر چاو دەگرێت. ئێران بابەتی سەرەکی و توێژەکانی وەزیری دەرەوەی ئەمریکا لەگەڵ هاوتاکانی ئیسرائیلی و میرنشینە یەکگرتوەکان بوو کە چوارشەممە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا بەڕێوە چوون. ئانتنی بلینکن گوتی لە ماوەی 9 مانگی ڕابردوودا ڕێبەرایەتی بایدن بەڕوونی گوتوویەتی ئەمریکا دەگەڕێتەوە بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنی ناوکی ئێران ئەگەر ئێرانیش هەمان کار بکات. ئەو گوتیشی خەریکە کات بەسەر دەچێت. من کاتێکی دیاریکراو دەستنیشان ناکەم، بەڵام هەر ڕۆژێک تێدەپەڕێت و ئێران فڵتی دەکاتەوە نیازپاکی پیشان بدات کاتەکە کەم دەبێتەوە. وەزیری دەرەوەی ئیسرائیل یایر لەپید وێنایەکی ڕەشتری پێشکەش کرد و گوتی ئێران لەسەر لێواری وەدەستهێنانی چەکی ناوکیە. ئەگەر ئێرانیەکان بڕوا بەوە نەکەن کە جیهان جدین لەسەر ئەوەی ڕایان بگرن ئەوە پەلە دەکەن لە دەستگەشتن بە چەکی ناوکی. ئیسرائیل بە مافی خۆی دەزانێت هەنگاوی کردەی بنێت لە هەر کات و ساتێکدا بێت. بلینکن گوتی ئەمریکا هێشتاش لەو باوەڕەدایە سەودای ناوچی ئێرانی 2015 کاریگەرترین ڕێگایە بۆ هەڵسوکەوتکردن لەگەڵ ئالەنگی ئێران. بەڵام ئەمریکا ئامادەیە بژارەکانی تر بخاتە بەردەم ئەگەر ئێران ئامادەی گفتوگۆکان نەبێت. لەپید گوتی ئەم بژارانەش بابەتی سەرەکی گفتوگۆکانی چوارشەممە بوون. لە چەند مانگەکانی ڕابردوودا ئەمریکا لەگەڵ هێزە سەرەکیەکانی جیهان هەوڵیان داوە ڕێکەوتنی 2015 بە ڕێگای زنجیرە گفتوگۆی ناڕاستەوخۆ لە نەمسا ڕزگار بکەن.
سەرکۆماری ئێران ئیبراهیم ڕئیسی دەڵێت پرۆگرامی ناوکی ئێران ئاشتی خوازانەیە و ڕخنەی توندیشی لە گەماروکانی ئەمریکا گرت و بە ڕێگایەکی نوێی شەڕ بەدژی وڵاتەکەی ناوی هێنا. هێزن حکوومەتا سووریک و رووسیا پشتاوان دەگرێ vê dawiye êrişên xwe li Idlibê zêdekirine. Hêzeke leşkeriya Tirkan li rêka van hêzên Sûrî rawestiyaye. Eger şerek li vê deverê çê bibe, tirs heye ku bi milyonan kes ji wir bibin penaber. Hêzên Sûriyên piştevaniya xwe ji Rûsya distînin hêrişên xwe li ser Idlibê zêde dike. Serokê Sûriye Bişar li Esed sûz daye ku herêma li jêrdestên serhildayan kontrol bike ya ku bi milyonan koçber lê hene. Lê niha hêzên Tirkiyeyên li herêma Idlib rêgirên di rêka cihatina armanca Esedî da. Şirovekar hişyarê din ku rewş zêdetir berberîna aramiyê ve diçe. gelek matirsî têdane xetera şerekî rastexwe digel hêzên Sûrî ku hêzên çekdarên Rûsî jî bikevne ber. Xetera şerekî digel ya dibêjinê îmarata Idlibê ku devera Idlibê kontrol dike. Sala borî sihûsê leşkerên Türk li Idlibê di hêrişên esmanî de hat bûn kuştin ku serhildayan gotbû hêzên esmaniyên Sûriye ew hêriş encam dane. Hebûna leşkerên Tirkiye li Idlib li gor peymana di navbera Erdogan û serokê Rûsya Vladimir Putin da pêk hatiye. Lê Moskû Anqerê bi têkdana peymanê tawanbar dike ji bo paqijkirina herêmê ji grupên çekdariyên tundrê û çekên giran. Vê dawiye Tirkiye hêzên xwe li Idlibê zêde kirin. Opozisyona Tirkiye hişyarî de ku her hêrişeka ser Idlibê dê bibe sedema wêrankariyên mirovahî. Dema sivîl hez dikin ku artêşa Sûrî bi piştevaniya Rûsya êrişeka wesa dike, renga sivîl li cihekî bi silamet bigerin li Bakur. Ev dê bibe sedema pêleka nû ya penaberan û dê bêserûberî li ser sunûrê Tirkiya durist bike. Ev xetera ewlehiyê ya ku em rastî wê dibin. Tirkiya niha nêzîkî 5 milyon penaberên Sûrî dihewîne. Piranî ewn yên ji şera reviyane. Opozisyon dibêje her aloziyek din li herêmê dê bibe sedema pêlên dinyên penaberan. û daxwaz ji hikûmeta Anqerê dike ku deriyê diyalogê li gel Dîmeşqê veke. Ev jî pêngaveke ku Erdogan wê dûr dibîne. Li ciyê wê Erdogan têkeliyên xwe bi Putin rabihêz dike. Şirovekar dibêjin Putin Sûdê ji rewşa aloziya li Idlibê dibîne. Piştî 6 salên aramiyê ji nişkê ve Beşar el-Esed reviya Mosko li nîva şeveka berî mehekê û ew bi tidî bi Putin re civiya. Di pêra Erdogan çosûçî û lewan bi awayekî Putin xwe wesa diyar dike ku padşayan durist dike û dikare Erdogan û Esed li heman demî pal bide ji bo parastina berjewendiyên Rûsya bi tinê. Ji ber vê sedemê, Hind pispor dibêjin dibe Putin navbeyinkarê çareseriyek navîn be li Idlibê ku baladestiya xwe li ser Enqerê û Dîmeşqê biparêze. لە شاریوان پارتی کۆماری جهپ کۆبنەوەیەکی لەگەڵ ئەو کەسانە ئەنجامدا کە لە کاروبارەکانی حکوومەتدا دەرکراون پاش کودەتا سەرنەکەوتەکەی 15 ژوڵای ساڵی 2016. ژمارەیەک لە پەرلەمانتاران و بەرپرسانی جهپ و هەروەها ئەو کەسانەی بە فەرمانی یاسایی KHK دەرکراون لە هۆڵی تەهارێڵچی لەوان کۆبوونەوە. Li Partiya Komariya gel CHP li gel kesên ku piştî hewildana darbeya leşkeriya di 15 tîrmeha 2016 da ji karê dewletê hatine derxistin civîn pêkanî. Hejmarek parlamenter û rêvebirên CHP û kesên ku bi biryara di hükmê qanûn da KYK'yê ji kar hatine derxistin li avahiya baroya Wanê li salona Tahir Elçî civiyan. Yargı bağımsızlığının ortadan... Cigêrê serokê CHP Gülizar Biçer Karaca got ku ji karderxistina karmenda bi biryara siyasiya Partiya Dad û Pêşvebirinê AKP pêk hatiye û wê diyar kir ku çareserî jî de bi îrada siyasî pêk were. Değerli arkadaşlarım, KYK siyasi bir tercihti. Hevalin hêja, KHK tercîhek siyasî ye. Ji ber vê yekê ev pirsgirêke bi dadgehên ku niha dibin şûrê qesra desthilatê da çareser nabe. Li vî welatî, heya dadwerî serxwebûn nebin, ev pirsgirêke bi rêyên hiqûqê çareser nabe. Zulma KHK'an dîsa jî dê bi biryara siyasî da were çareserkirin. Mehmet Şerîf Kayalı ku di 2017 da ji bajarvaniya Wanê bi KYK'yê ji kar hatiye derxistin, dibêje ku li gel hewildanên CHP dê dengê wan zêdetir were bihîstin. Bi rastî
گرینگه یعنی ev xabatavani ku li ser mağdurê KHK'yê çêdike hakikaten giring e li bame em pir kêfxweşin. Adem Şahin ji beriya pên sala ji mamostetiyê hatiye avêtin û ew hin jî sedema ji karderxistina xwe nizane. Ew dibêje ku ev xebata CHP direng ve jî giring e û divê were berdewam kirin. 5 سال میراج کنه CHP و نو ام دبینه که مرا تکیلیا جیوینا بکتینه ام دیسا جبوی ام دبیجم کاری کی پیروز داده که تشتکی باشه درنگ مایلی باشه به هزاران کارمند پشتی کو به کاyan ji kar hatin derxistin pir zor û zehmetî kişandin û hin ji wan dawî li jiyana xwe anîn. Xebatkarê me pir zilm dîtin. Hevalê ku bimire dixebitin û em hevdîre dozekî de bûn pir mağdur bûn yani carnan tên bame em diaxivin derdê xwe ji hevdîre dibêjin lêbelê bila zanibin ev dem xelas bibe ev zulm û zordarî û xelas bibe û dîsa em ê heqê xwe bistînin. Li gor daneyên Komîsyona Rewşa Awarte o halê ji 2016 vir ve herî kêm 125,678 kes bi KYK ji karê dewletê hatine derxistin. Her wiha heman jê derdibêje ku 2761 sazî jî bi KYK hatine girtin. Arif Aslan, Dengê Amerîka, Wan. سەدان لە خوێنکاران لە سەرانسەری ئوسترالیادا لە ڕۆژهێنی نەچوونە سەر کلاسەکانیان بۆ داواکردنی کرداروەرگرتن لەبارەی کەشەوە پێش 26مین کۆبوونەوەی لوتکەی نەتەوە یەکگرتووەکان لەبارەی گۆڕانی کەشەوە. خۆپێشاندەرانی بەناو خۆپێشاندانی خوێندکاران بۆ کەش لە خیابانەکانی ناوەڕاستی شارەکاندا وەکو ئیدێلایت و برسباین ڕێپێوانیان کرد لە کاتێکدا خوێندکاران لە داروین لە بەرامبەر ساختمانی پەرلەمانی ناوچەکانی باوکووردا ڕێپێوانیان کرد. لە کاتێکدا زۆری وڵاتان بەڵێنیاندا لە زیرۆ کاربۆن تا ساڵی 2005 ئوسترالیا یەکی لە گەورەترین سەرچاوەیە بۆ گازی سەوزایی جیهان کە لەگەڵ جێگیرکردنی ئامانجەکانیاندا نییە. Belê bînerên hêja her girêdayî guhartina keş û hewayê li gorî Banka Cîhanî tê çavarê kirin ku bêtirî 200 milyon kes heta sala 2005 ji ber guhartina keş û hewayê ji cih û warên xwe bar bikin. Bandora vê yekê ji niha ve li wîlayeta Louisianaya başûrê Amerîka tê hezkirin. Di neh mehan de 4 bobelatên seqayê li vê wîlayetê qewimîne ziyan gihandine abûriya xwecihî û bûne egera kêmbûna hejmara xelkê. خانه کلیر مارسو به اگر با زالورا د تباخ 2020 ده هاتبو خراب کرن. ساله که پشتی و روداویجی بیرانی ننوی مروف دیشینه. My husband just kept stacking up cinder blocks. هما هفجین من بلوک لسر یک دانین. جوی زیده تر چج دست مروف دید. وصا خویاده که اف آواهی قتل ور نبویه. باهو زالورا لباجر کامرون لولایت لوزیان هات و 19 میلیارد دلار زیان گهانده دوری. 6 هفتیا پشتی هنگی باهوزا دلتا هات. پشرا لمها دو بفرستر و سارما زوستانه بسرده هات. و لمها 5 ده 3 سنتیمترین بارانه دروجه که ده هات. حتی نها روشا باجر لیک چارلز که 48 کیلومتران لباکورا باجر کامرونه یا نهاتیه سرخواه. اگر تا بری 10 سالا پرسیار جمن کربا سبارت گهورینا سقای چی دبید من گوت با اوه گوتنو و بیرامانن لی ایرو من او باوران نینه. هانتر دبیجه ساله که پشتی باهو زالورا هیجا هزاران خلق به حال و مالن جسده من گوهرینا سقای لجیهانه. او بسر باجار لیک چارلز هاتیه نشاده ده کاچن کاریگری لسر جواکه چه دگه. هانتر دبیجه کشه یا هر مازن خانینه. نیوه خانین خلکه به باهوزین لورا و دلتا هاتین خراب کرن. جویز ناش
کو لە کۆلانێکی دژی کو ئاڤاهی نوێ هەمی ڤالانە. جیرانن من نکارن وگرن سر حال و مالن خواه جبر کو خانین وان ایدی بکلکی جیانه ناین. گەلک خەڵک ژی نەڤەگەڕیایە سەرکارên خوێن بەرێ. ئەو نەڤەگەریانە سەرکارێ خوا جبر کو وان چ جهنینە لێ بژین. لە تەڤایە باژێڕی گێمبوونا ئاڤاهیان بوویە سەدەما کێمیا کارگەران. I need about 30 more people. So if anybody wants a job, it's a senior citizen or 50. اس پید وی به 3 کارکرن دیمه. هر کسی کار دوید کسن به تمن بن یان جی 15 سالی بن امی وان ورگرن. خانما کافی ودراین خودیا خوارنگه ها بناودن ستیم بوت بیلز یا خوارنین بحریه. بری وی با حوزه وی پنجی کارگر هبین. بکی فرانکس ریوبرا کاروبار کارمندان لشریکا من پاور دبیجد توایا آبوریا باجری دبن گشاره ده. لدیو آخفتنا مرووناس کراک کولتن خلکی لویزیانا به برخودانا خواه سر بلندن لی باندو راوان کارساتان هر زیده دبن. And each time a storm hits, هر جار کو با حوزک تیب برگریا خلکی کم دبید. و وان ناچار دکه کو نشن جراوشا خراب یا آبوری و جواکی بیندر. ام ودگرن باجر کامرون گولویر کلیر و بنمالا خواه خانی خواه آوادگن. او دزانت گو جیانا لور بگوهرینا آو و هوایی خرابتر دبه. لی او مالاویه. We're not going to be climate refugees. ام نابنا آوارین رودان سقایه. هرچند از هزدکم ام بشوه کی بوینه آوارن سقایه. لی ام نبتنینه. اوه قیرانکا جیهانیه. دیارە کاروبارەکان کێشە و گرفتەکان لە نیوان بەغدا و هەولێر لە بەغدا ئەنجام دەدرێن و لە سەریان دانوستاندن دەکرێت و هەروەها لەوێشەوە بریاریشیان لەسەر دەدرێت. بۆ تاوتوێکردنی ئەم مژارە تارەق جەوهەر سەرمەمی چاودێر و شارەزای کاروباری پەرلەمان ڕاستەوخۆ لە ڕێگای سکایپەوە لە شاری هەولێر لەگەڵماندایە. کاک تارێخ خۆشاتن بۆ بەڕامەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا قۆناغی پاشەڵ بژاردن چۆن لێ دەڕوانن و چی پێشبینی دەکرێت؟ زۆر سپاس ڕێزوسلااو بۆ جەنابتان بۆ بینەران و بیسەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی دەنگی ئەمریکا. لە ڕاستیدا دوای پرۆسەی هەڵبژاردن هەرچەندە تا ئێستا دەنگەکان یەکلایی نەکرایەوە و ئەنجامی کۆتایی ڕانەگەێنراوە و دو ئەنجامیش پەسەند نەکراوە تا ئێستا مشتومڕماوە لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان کە گومانیان لە هەندێک دەرەنجام هەیە و ڕازینین هەندێک لایەن کە دەنگەکانیان کەمی کردووە، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر پرۆسەکە هەڵسەنجێنین پرۆسەی ئەمجارەی هەڵبژاردن لە چاو پولەکانی پێشووی لە دوای 2023 و لە دوای ڕوخانی ڕژێمی مەلەکیشەوە تا ئێستا باشترین پرۆسە بووە، بێچەشترین پرۆسە بووە و هەروەها سیستەمی هەڵبژاردنەکە دەوری هەبوو کە کۆمەڵێک گۆڕانکاری لە پێکهاتەی نێوپەرلەمان دروست کرد بە تایبەتی سەرکەوتنی زیاتر لە 30 کاندیدی سربەخۆ لە ناوەڕاست و باشووری عێراق کە بوون بە ئەندامی پەرلەمان لە دەرەوەی حزبە سیاسیەکان، هەروەها ڕێژەی ژن لە بەشداری پەرلەمان گەیشتە سەرووی 95 ئەندام بەهۆی ئەم سیستەما هەڵبژاردنە بوو کە خەڵک دەنگی پێدەدا و بازنێ بچوو کراوە لە 18 بازنە عێراق کرا بە 83 بازنە. ئەمانە هەم بۆ هەرێمی کوردستانیش ڕێژەیەکی زیاتری ژن سەرکەوتون. بەڵام ئایا خۆناغی دوای ئەوە چێ؟ ئێستا خۆناغی دوای ئەوە عێراقیەکان کە دەنگیان پێدایە چاوەڕێی ئەوە دەکەن لایەنە سیاسیەکان پەلە بکەن بکەونە گفتوگۆ بە تایبەتی لە نێوان لایەنە سەرچەکان تەیاری سەدری و هەروە هەندێک لایەنی کوردی و سونی و پێویستە لەوەشدا لایەنە کوردستانیەکان بەیەکەوە لەم ڕۆژانە دابنیشن و بەرنامەیەک دابنێن و بەیەکگرتووی سەردانی لەگەڵ عێراقیەکان گفتوگۆ بکەن. هەروەسم بچمە سەرەوە لە گوتار و لیوانەکاندا بەتایبەت لەلایەن سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت و بەرپرسانی تر باس لە یەکڕێزی کورد دەکرێت. کورد پێشەوەی لەگەڵ هەر لایەنی تری عێراقی هاوپەیمانی دروست بکات. ئامادەی لە نوێ خۆیدا ئەو هاوپەیمانیە پێک بهێنێت؟ کاکجانە هیوادارین سەرکردایەتی سیاسی کوردستان ئەو پەیامەی کە بانگەشەی بۆ دەکەن هەندێک لایەن یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان ئەمانە دوو لایەنی سەرچین ئەو باڵەکە لە ئەستۆی ئەوانە زیاتر لە بانگەشەی هەڵبژاردن گوێمان لێ بۆ هەردووچیان
باسی ئاشتەواییان دەکرد و باسی یەکریزی بە تایبەتی پەیامی یەکێتی نیشتیمانی کوردستان وازەح بوو کە بانگەشەوە دەکرد بەیەکەوە بەهێزتری مەبەستی ئەو بۆ هەموو لایەنە سیاسی کوردستانەکان ئەگەر چوون بۆ بەغدا لەوێ بەهێزتر ئەگەر یەکگرتوو بن بۆیە گرنگە لە ئێستاوە هەوڵ بدەن لە ناوخۆی هەرێمی کوردستان یەکگرتوو بن ناکۆچی و کێشەکانیان چارەسەر بکەن چونکە کاکجانێ ناکرێ فەریقی و تیمی کوردستانی بچن بۆ بەغدا لە ناوخۆی هەرێمی کوردستان کێشە و ناکۆچیان هەبێ لە ئیدارەدان لە حکومڕانی لە کۆمەڵێک پرسی کە پەیوەندی بە ژیانی خەڵکی کوردستان هەیە ڕاستە بەغدا دایانێکی گرنگە لە مەسلەی ناردنی بودجە بەڵام لێرە مەسلەی بەرەنگاربوونەوەی گەندەڵی شەفافیت ئەمانە زۆر گرنگە لە هەرێمی کوردستان کاری لەسەر بکرێ و لایەنە سیاسیەکان ئەو بەرنامە چاکسیازەی لە هەرێم هەیە بە باشی جێبەجێ بکەن بە بەس هاوپەیمانی لەگەر هەر لایەنیگەتری نەکوردیدا بە مەبەستی بەزاندنی لایەنەکانی بەرامبەرە یان بەدیهێنانی ئامانجەکانی گەلی کورد لە ڕاستیدا ئەگەر هاتوو تیمی کوردستانی یەکێتی و پارتی و لایەنەکانی تر بەیەکە وەکو هاوپەیمانێتێکی یەکگرتوو چوون بۆ بەغدا و لەگەڵ لایەنەکان گفتوگۆیان کرد ئەمە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە بەڵام لێرەوە من ئاماژە بەوە دەکەم مەترسیم ئەوەیە لە یەکێتی و پارتی و لایەنەکانی تر نەگەنە ڕێکەوتن و هەرێکە بەجیا بچی لە بەرەیەکی شیعەکان و گفتوگۆ بکە مەسەرەن پارتی تا ئێستا ئەوەی کە خۆشیان باسی دەکەن لە تیاری سەدرریەکانەوە نزیکن و پێیان وایە یەکێتی نیشتیمانیشدا لەوانەیە کە مالیکی و لایەنەکانی تری شیعەوە نزیکن ئەو دابەشبوونە هەم لە نێو ماڵی شیعە هەم لە نێو ماڵی کورد لە قازانجی هەردوو پێکاتە نابێ و لە قازانجی پرۆسی سیاسی عێراقیش نابێ چونکە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان دەبێت لەسەروی بەرژەوەندی دەستی حزبایەتی و پۆستی وەزیرێک یا پۆستێکی سیادی لە بەغدا بێ بۆیە هیوادارین ئەو قسانەی کە بەرپرسانی هەرێم لە کاتی بانگەشە ئاماژیان پێ دەکرد و دوای بانگەشەش باس لە یەکریزی و یەکگوتاری کورد دەکەن هیوادارم بە پراکتیکدا جێبەجێ بکرێت چونکە ئەگەر وانەکرێت ئێمە دەستکەوتی گرنگمان هەیە قوارەی سیاسی هەرێم لە بەردەم هەڕەشەی مەترسی و لاوازبوونی زیاتردا دەبێت لەبەرەوەی لایەنە عێراقیەکان بە تایبەتی شیعەکان کار دەکەن لەگەڵ لایەنە سوننەکان و لەگەڵ لایەنەکانی تر بە پشتیوانی هێزە دەرەچەکان یعنی هێزی ئێرانی هێزی فاکتەرەکانی ئێرانی و فاکتەری تورکی و سعودی دەوریان هەیە لە پێکەنانی حکوومەتی داهاتوو بۆیە کورد ئەگەر یەکگرتوو بی نزیکەی 6 کورسیان دەبێت لەگەڵ لایەنی براوە لەسەر مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان ڕێک بکەون چیتر هەموو ساڵێک لە کاتی موازنەی ساڵانەی عێراقیدا باسەوە نەکرێت بودجێ هەرێم دەبردرێ و بودجێ هەرێم کەم بڵێ لە درێژایی 30 ساڵی ڕابردوودا کێشەی ناوچە دابڕاوەکان بۆتە قوربانی کێشەی نەوت و بودجە ئایا پێشبینی دەکرێت ڕێبازی شکست خواردووی کورد بەرامبەر بەو ناوچانە گۆڕانی بەسەردا بێت وە کێشە نەتەوایەتەکە پێشام و کێشێکی تر پێش بخرێت لە ڕاستیدا ناکۆچە کوردیەکان بە تایبەتی یەکێتی و پارتی لە دوای 2017 تا ئێستا بۆتە هۆی ئەوەی کە ئێمە نەک هەر لە ڕووی واقعی و دەسەڵاتەوە کەرکک و ناوچە دابڕێنراوەکان لەدەست بدەین بەڵکو لە دو هەڵبژاردننی ئەم جارەشدا ئێمە کورسیەکانمان کەمی کردووە لە کەرکک لایەنی کوردی باز دەکەم کورد 6 کورسی هەیە لە خولەکانی پێشترێ ڕاستە لە خولی هەژدا کورد بە تایبەتی یەکێتی 6 کورسی هەبوو بەڵام پێشتر کورد 8 کورسی هەبوو یعنی بۆیە پاشەکشەیەک لە کەرکک لە ناوچە دابڕێنراوەکان هەبوو هەرچەندە یەکێتی بۆ یەکەم جار ئەم جارە توانی لە ناوچەی سەلاحەدین لە پارێزگای سەلاحەدین کورسیەک مسۆگەر بکات لە خانەقین کورسێکی کوردی بەدەست بێنێتەوە و هەروە لە مووسڵیش یەکێتی و پارتی توانیویانە ینی 12 کورسی تقریبا تا ئێستا بەدەست بێنن ئەمە هەنگاوی باشە بەڵام کەرکک پرسی چارەنووسازی ناوچە دابڕێنراوەکان بە کەرکک بەسراوتەوە و کەرکک ناسنامەکەیەتی بۆیە ئێمە لاواز بوومە لە ڕووی پێگەی جەماوەری لە ڕووی پێگەی دەنگدەرەوە لە ڕووی پێگەی سیاسی و ئیداریەوە ئەمە کاریگەرێکی خراپ دەکاتە سەر لاوازبوونی پێگەی هەرێم و لاوازبوونی ئایندەی جێڕانەوە کەرکک ناوچە دابڕێنراوەکان بۆ سەر هەرێمی کوردستان بۆیە گرنگە بەلای منەوە بەلای چاودێران و دۆسۆزانی گەری کوردستانەوە گرنگ ئەوەیە یەکێتی و پارتی کار لەسەر مافە دەستوریەکان بە تایبەتی مادەی 140 مەسەلەی مافی پێشمەرگە بودجەی هەرێم قانونێکی نەوت و گازی ئیتحادی کە ماف و شایستە داراییەکان و دەسەڵاتەکانی هەرێم لە فرۆشتن و بەبرهێنانی نەوت لەگەڵ حکوومەت فیدرالی ڕێک بخە ئەمانە پرسی گرنگن خاک و جوگرافیا بەلای ئێمەوە پرسی گرنگە ئەگەر خاک و جوگرافیا گەڕاوە سەر هەرێمی کوردستان ئەو کاتی بە سەرخان و ژێرخانی ئابوووریەکەی تارەخ جۆهەر سەرمەمی شارەزا لە بواری کاروباری پەرلەمان و هەروە چاودێری کاروباری سیاسی زۆر سپاس. بله گهدار و بینەرین هێژا vêkê jî gihiştin dawiya bernameya xwe ya Kurd Connection bo vê hefteyê heta careke din bibînin bi xêr û xweşiyê de. Bimîne xweş.
بە.